كاكا بقرباني من ولا مساقة وبرولا ليلى يا رولا ليلى لك زيت يا تقم درنا يا تقم درنا يا رولا ليلى يا باب كامل بكر زماني يا اخوا قورة بير ولا يكرم انا وجواني دليلة يا دليلة يا ئێستا چۆنی کوڕم باشتری؟ باشە شکورەوە نیە چاوی کردوتەوە ئەی باشە ناوت چی بوو؟ مامە حاجیان ناو پشکۆیە پشکۆ بەڵێ ناوی پشکۆیە ئەی ڕۆڵە بە چی واو لێ هاوکێ وای لێ کردی خۆشم نازانم دایەجان دێ کاکە پشکۆ لە بۆمان باسکە دەی بزان بە چی وا لیاو ئەوەی ڕاستی بێ کۆمەڵە زوو جارە بە دوامەوە بوون من هەندێک پارەی خۆم پێ بوو تەقالێک و بریناریان کردم خۆشم نازانم چۆن هاتمێرە ڕۆڵە تۆ خەڵکی کوێیت و لە چ گەڕەکێ دانیشن دایەجان لە شارە ئاژین نە دایکمەوە نە باوک وەی دایکن هیچ کەسمان نییە خوا عەفویان کە ڕۆڵە گیان هەتا لێرەبی ئێرە ماڵی باوکی خۆتە سوپاسان دەکەم مامە حاجیان حاجی حەسەن ئاتۆرە حەمەجان ئاگال لێبێ باشە باوکەیجان باش من بەلایەوە بم بەڕاستی ماندوو بووین خوا من هیچ ماندووی نەکردو ئەم مەوزوعی تۆ باشە تۆ پرسیارە نەکرد بڵێ کەسن کارە خزمە لێو نەپرسی بۆچی هاتۆ بێرە لێم پرسی هەیو نە کەسم هەیە نە برام هەیە نە خوشکم هەیە نە دایکم هەیە نە باوکم هەیە منیش بەزەیم پیا هاتەوە و بزمە ماڵی خۆ نێو چۆن ڕێم کەوتۆتەم دیە بۆچی هاتووم ئەیو هەنێ پارەم پێ بووە لە ڕێگا هەنێ دز و جەردا ڕێیان پێگرتووم و لێیان سەنیم و منیش ڕام کرد لە دەستیان و هاتم بۆ ئێرە تۆش پەناویە بەڵێ ئەرە وەڵڵا دە باشت زۆر هیلاکی بڕۆ با بڕۆین چای بخۆین لە ماڵ با بڕۆین با بڕۆ دێ یا ئەڵڵا ئەی باوکەوە بەدەسەندانە حاجی مرحبا حاجی قربان حاجی پرسیاری خوانێ مرحبا لێبێ فەرموو باشە کەسێک ناناسی لەم ناوە هات بێتم دیەوە غەیرێک برینارێک تۆ ئەکیدی لەو قسانەی کردی کات زۆر چاکە کات حاجی عەزیزم زۆر سوپاس باشە و ڕۆژە خۆ من دەستم بۆ بەرز کردەوە تۆ بڵێ چاوی لێ نەبوو بێ یانە هەر چاوی لێ بووە بەڵام خۆلە کوڕێکی باشی ژێتێ خراپ نییە و ڕێک پێک دیارە و ئەوە تێکسم بۆ لێرە دانیشتی ئەڵێ و ڕێناکەی نابا بەگیا و ڕێنەی چ ئەتیادی لەبەر خۆم و قسەمە کرد ئەی تێکسم بۆ پەشۆکای بیر لە چیەکەیتەوە وەڵا بابەگیا نەزای بیر لە چیەکەمەوە بیر لە حاجی ئامینەکەمەوە ئەڵم بەتەنیا ماوە ئیشی بۆ ناکرێ و گوناحە و تەنانە بەس ئەوە هیچی کە یەکسە شیرینەکەم تۆ لایەکی لێ بکەرە و یارمەتی بەو دەهەسە هەسە دێ خێراسە یارمەتی بە شتێکم بۆ حازرکە دەی بەسەر چاو بابەگیان هەر ئێستەیەم السلام عليكم بخير بس ان شاء الله ما فرزيان سوي ماشي ئەوە کاکە پشکۆیە گوتی حەزەکەم سەرێ لە ما فەرەز بە پشکۆیان ئەمانشمان هەیە چاک خێری پێوە بێت
بایم بڕێ خوافیز ما فەرزیان بۆ ئەمەدی یە نەسرین چۆنی چۆن وەڵا باشم حەمەی گیان حەمە بەڵێ ئەوە کوڕێکی لەگەڵتا بۆ بانی ناکەیتە پێشەوە ئەوە پشکوێ ئێوە بانی ناکەیت سەبانیەکە کاک پشکۆ وەرتۆ جواب بۆ قەیداکە حەمەد جان ئەخە دە حەزەکەم بێت ئێرە السلام عليكم. عليك السلام بخير بيك. خوش بيا خوش فاصلة. أو نسرين خانة. أوشيان شلير خانة. خوش حالهم من نسرين. هرواي أمش بخير بيا أخوة. فاصلة. أمش كات شوية ويكلم عليه ماما. بله نايم بيستوى زاني حما. شكويان عفومك لو أنا دوا كوت بيتم. نسرين جان نا بك جوانو جوانا كوتوي. شكويان لو رجيتون بيو دايم لخيال ماي. هروا منيش. دايم قسەکانی لە یادمە شکۆی گیان خۆزگە بمزانیا بۆچی هەروە خۆشەویستی نەسین ئەو بەڕاستە من لای گرژ ئاوایی خۆشەویستم نەسین هەروە تۆش لای من خۆشەویستی هەروەها لای منیش ئێمە چێ بەدەستەوە نانانا ئەزانم بەوەسێ ئەمە هایتە دەرەوە بەلانی وانێت خوا شکۆی گیان من کاتم درەن کرد ئەچم بۆ سەرکانێکە تۆ لێرە چاوەڕێم بکە باش وا لەگەڵ باشە چۆنەوە بازنگ لێ بسێنم ئەیکوشم نانا یەخینکێنم هەموو شتەکانی لێسێنم خۆمی بۆ دەرباسەکەم زۆر چاکە بابێتەوە ئەو چی بۆ بشکۆ نەسین جان وتم بزانم مەترسیت جاتێ بنترسێنی ئەقەی چیەکە یانی سۆبەتێ نەگەم با قەیناکە دەبڕۆ با بڕێن فەرموو بابم دەوەرە کاکە بن وەرە بە قوربانە بم خوا جوان و لێ